ژیان لە ئستەنبوڵ جارێکی تر ئاسایی دەبێتەوە و شەقامەکان جممەیان دێت دوای ئەوەی حکومەت هەندێک لە بەربەستەکانی خۆپارێزی لە ڤایرۆسی کۆرۆنای کەمترکردووەتەوە. سووککردنی ئەم ڕێنماییانە بۆتە هۆی زیادبوونی ژمارەی تووشبووان لە ڕۆژێکدا دەگاتە هەزار کەس و واش بڕوات دۆخەکە خراپتریشە بێت. Bize gelen veriler bütün birçok ilde hasta sayısını ئەو ڕاگەیەندنانەی ڕۆژانە دەیبینین ژمارەی تووشبووان لە زۆربەی ناوچەکان زیادی کردووە. لە ڕۆژێکدا لە ئورفە 300 حاڵەت و لە دیاربەکر 350 کەس و لە عەنتاب 300 حاڵەت و بەوەش دیارە ڕێژەکە بەرز بۆتەوە. لە تویتەرەوە وەزیری تەندروستی فەخرەدی قۆجا ئامارە ڕاگەیەنراوەکانی وەزارەتەکەی پشتڕاست کردەوە. لە هەمان کاتیشدا پۆلیس دەستی کردووە بە تومکردنەوەی ڕێوشوێنەکانی خۆپارێزی بە بەکارهێنانی ماسک و دواخستنی کردنەوەی قوتابخانەش بۆ مانگێکی تر. هەندێک پزیشک پێشی ئەو بڕیارە دەیانزانی دۆخەکە چی لێ بەسەر دێت. İstanbul'dan Anadolu'ya farklı bölgelere gerek tatil زیادبوونی ڕێژەی تووشبووان لە ئستەنبوڵ بەهۆی سەفەری خەڵکەوەیە بۆ ناوچەکانی دیکە و بەمبەستی سەردانی خزمیان بۆ گەشت و گوزار. ئەوەش پێشنیار کراوە، بەڵام ئەم زیادبوونە ئەوە نییە لە ڕووی تەندروستیەوە نەتوانین کۆنتڕۆڵی بکەین. حکومەت لەژێر فشاری خەڵکدا بوو بۆ ئاساییکردنەوەی ژیان و فریاکەوتنی کەرتی گەشت و گوزار. ناوچەی تاوەری کۆنڤێزی ناودار پێویست بوو بە گەشتیاری بیانی دەورە بدرێت. لێرە بازارەکانیش داخراون و مێزی چێشخانەکانیش خاڵیە. ئەوەش ڕوونە گەشت و گوزار لە چ قەیرانێکدایە. Çok da Covid'i düşünemiyoruz artık çünkü ekonomik نابێت زۆر سڵ لە کۆڤید-19 بکەینەوە بترسین لەبەر ئەوەی ترس لە خراپبوونی باری ئابووریمان لەسەرشانە. بەڵێ لە شوێنی کارەکەمان بە دەربەستی تەندروستیمانەوەین وەلێ دەبێت بزانین کە چی بکەین. لە تورکیا گەشت و گوزار تەنها سەرچاوەیەک نییە بۆ دۆزینەوەی هەلیکات، بەڵکو سەرچاوەیەکی داهاتی ئابووریشە بۆ وڵاتەکە. لیرە دابەزینی زۆری بەخۆدیوە، ئەوەش وای کردووە و بەرهێنە بیانیەکان بترسن لە پارەی یەدەکی تورکیا. هەرچەندە رووسیا و ئەڵمانیا دەرگایان کردوتەوە لە بەردەم هاوڵاتیەکانیان گەشت بکەن بۆ کەنارەکانی دەریای تورکیا، بەڵام زۆرێک لە خەمی ئەوەدان ئەو جۆرە کۆمەکە درەنگەیشت. تورکیا باجێکی زۆری ئابووری دەدات بەهۆی سووککردنی ڕێنماییەکانی ڤایرۆسی کۆرۆناوە.